رادیوی دنجی گله. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەمبە 11 نۆڤەمبەری 2024 پێشکەش دەکەین. لە لەندەنی پایتەختی بریتانیا با بەشداری هەزاران کەس لە کوردان و ئازادی خوازان ڕێپێوانێکی جەماوەری بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بەڕێوە چوو. لە ڕێپێوانەکەدا وتارێک لەلایەن هاوسەرۆکی جوواکی ئازاد پێشکەش کرا و هەروەها هاوسەرۆکی کۆمەڵی سکاتلەند و ئەندامی پارت و لایەنە سیاسی و کەسایەتە جیاوازیەکان بەشداریان کرد و وتاریان پێشکەش کرد و جەخ لەسەر ئازادی ڕێبەری گەلی کورد و چارەسەری سیاسی دۆزی کورد کرایەوە. هەروەها تایبەت بە دۆخی ڕێبەر ئۆجەلان و فاشیزمی دەوڵەتی تورک بەرامبەر بە دۆزی کورد نووسراوە بڵاو کرایەوە. ئامادەکاریەکان بۆ گربوونەوەی 16 تشرینی دووم لە کۆلن بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان ئەنجام دەدرێت بەردەوامە. لە 16 تشرینی دووم لە شاری کۆلنی ئەڵمانیا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد گربوونەوەیەکی مەزن بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان ئەنجام دەدرێت و ئامادەکاریەکانی کوردستانیان و دۆستەکانیان لە شارە جیاوازەکانی ئوروپا بۆ چالاکیەکان بەردەوامە. لە ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیک لە شاری ئەمەریشی ئەڵمانیا چالاکیەک ئەنجام درا و پەرلەمانتاری پێشووی هەدەپا موسا فارسوغلو وتاری پێشکەش کردووتی بۆ لە ناوبردنی سیستەمی ئەشکەنجەی ئیمراڵی پێویستە هەمووان بە سەفەربەریەوە بەشداری ڕێپێوانی کۆڵن بکەین. هەروەها لە شاری دۆرتمۆندی ئەڵمانیا کۆبوونەوەی گەل ئەنجام درا و پەرلەمانتاری پێشووی هەدەپا هۆشیار ئۆزۆسۆی تیشکی خستە سەر گرنگی چالاکیەکەی 16 تشرینی دووم بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان و جەختی کردەوە دانوستانکاری سەرەکی بۆ چارەسەری پرسی کورد ڕێبەر ئۆجەلان و داوای کرد هەمووان بەشداری لە چالاکیەکەی 16 تشرینی دووم لە کۆلن بکەن. لە کۆمەڵی کەلتوری مۆزۆپۆتامیا لە شاری بوخۆڵتیش کۆبوونەوەیەکی ئەنجام درا و هەسارێکی ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی دۆیسبۆرگیش یەڵمازڕۆنی بانگەوازی لە هەمووان کرد لە 16 تشرینی دووم ڕووبکانە کۆڵن و وتیشی ئەمجارە بەهێزێکی مەزنترەوە لەوێ دەبین. لە ئێلحی باکووری کوردستان بەرخۆدان دژی قەیوم بەردەوام و بە بەشداری پارت و ڕێکخراوەکان ڕێپێوانێکی جەماوەری ئەنجام درا. لە چالاکی ڕێپێوانەکەدا دروشمی ژنجیان ئازادی و بە بەرخۆدان سەردەکەوین و ئێلح خاوەنداری لە ئیرادت بکە بەرزکرایەوە. هاوسەرۆکی دەم پارتی ئێلح سونگۆڵ کۆرکماز و ئەندامانی پلاتفۆرمی ژنانی ئەدەنە وتاریان پێشکەش کرد و ئاماژەیان بەوە کرد قەیوم سەرەتا بە ئامانجکردنی دەستکەوتەکانی ژنانە و دووپاتیان کردەوە تا گەڕانەوەی ئیرادەیگەل لە هەموو جەیەک بەرخۆدان بەردەوام دەبێت. هاوسەرۆکی شارەوانی ئامەد دۆغان خاتون لە چالاکیەکەدا ڕایگەیاند هەمووان لە کوردستان خاوەنداری لە ئیرادەیان دەکەن و وتیشی ناچارن ئیرادەیگەل قبول بکەن. لە لایەکی تریشەوە هاوسەرۆکی شارەوانی وانیش لە مەراسیمەکەدا وتی گەلەکەمان ڕێگە نادات شکۆیان پێشل بکەن و شارەوانیەکانمان بەدەست دەهێنینەوە. سەرۆکی سندیکای نەوت فەیساڵ کارتاڵ نەخشە ڕێگای هاوبەشی 48 ڕێکخراوی بە ناونیشانی دەسەڵات دەیەوێت کۆمەڵگەیەکی بیرنەکەرەوە و بێڕێخستن بنیاد بنێت دژی قەیوم دەڵێن بژی دیموکراسی خوێندەوە. هەروەها سەرۆکی گشتی دەبەپا چیدەم گلیکچۆن ئۆجار وتی ئێلح بۆ تێکۆشانی ئازادی گەلی کورد جێگەیەکی گرنگی هەیە و بەرخۆدانی گەلی ئێلح بەرخۆدانی ئیرادەی ئازادیە. ئۆچار ڕاشیگەیان قەیوم بەرەنجامی چارەسەر نەکردنی پرسی کوردە و وتیشی گرنگترین شت بۆ ئەم وڵاتە چارەسەری دیموکراتیکی پرسی کووردە. گۆشەگیری هەڵبگرن و دەست لە سیاسەتی شەڕی تایبەت هەڵبگرن. هەروەها وتیشی وەرن با پارادایمی بەڕێز ئۆجەلان لە سەدەی دوومدا ئاشتیەکی ڕاستەقینە بەدی بهێنین تا چوونی قەیوم پێکەوە تێدەکۆشین. گەل پاش ئشکگیری لە بەردەم شارەوانی خەلفەتی تا بینای دەم پارتی
با دروشمی قەیوم دەچێت ئێمە دەمێنین ڕێپێوانیان ئەنجامدا. بەرخۆدانی خەڵکی خەلفەتی ڕۆحا دژی دانانی قەیوم 7 ڕۆژە بەردەوامە و گەل پاش ئیشگیری لە بەردەم شارەوانی خەلفەتی تا بینای دەم پارتی ڕێپێوانیان ئەنجامدا. هاوسەرۆکانی شارەوانی خەلفەتی محەممەد قەرەیلان و سانیا بایران پارلەمانتاری دەم پارتی فەرید شەنیاشار و ڕێخستنەکانی دەم پارتی و دەبەپە و زۆر کەسی تر بەشداریان لە ڕێپێوانەکەدا کرد. بێوەستان دروشمی قەیوم دەچێت ئێمە دەمێنین و قەیوم بگەڕێەوە ماڵەوە شارەوانی کاریتۆنیا بەرزکرایەوە. لە هێرشی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر شنگال گەنجەیەک شەهید بوو. دەوڵەتی داگیرکەری تورک بافرۆکەی بێفرۆکەوان هێرشی کردە سەر ئۆتۆمۆبیلێک کە لە شنگالەوە بەرەو سەردەشتی چیای شنگال دەچوو. لە ئەنجامدا گەنجێک بە ناوی کەریم حاجی شیرۆ شەهید بوو. کەریم حاجی شیرۆ خەڵکی تەلعزیرە و ماڵی لا سنۆنی شنگالە. تەرمەکەی لە نەخۆشخانەی سنۆنی وەرگیرا و بە مەبەستی ئەنجامدانی توێکاری برایە پزیشکی دادی مووسڵ. ڕژێمی ئاکەپا مەهەپە لەلایەک باسی پرۆسی ئاشتی دەکات و لەلایەکی تریش بە هەموو شێوەیەک هەوڵی لە ناوبردننی گەلی کوورد دەدات و بردومانیان دەکات. توێژەکانی سلێمانی لەم بارەیەوە دەڵێن تا ئێستا لە تورکیادا هیچ کات پرۆسی ئاشتی گەرنتی نەبوو و بە زۆرینەی دەنگ سەرۆک شارەوانیەکان هەڵدەبژێت و پاشان قەیومیان لە جێگە دادەنرێت. ئەوەی تورکیا دەیکات دوڕووی سیاسی و چۆن دەبێت داوای ئاشتی بکەیت و لە هەمان کاتدا داوای هەڵوەشانەوەی حیزبێکی نەتەوەیی بکەیت. بە درێژایی مێژۆ لەوەتەی کورد سیاسەتەکە بە شێوەیەکی لەگەڵ لە ناو پەرلەمانی تورکیا ئەوە چەند جارە لە چەند قۆناقی جیاواز لە 2005ەوە ئەم پرسە دێتە ئاراوە و جاری وایە مثلەن لە 2015 مەبینیمان ئەم پرسە زۆر چوە پێشەوە، بەڵام بۆ ئەوەی ئەم پرسە ئەم جارەش هەرس نەهێنێ و بچێتە پێشەوە کۆمەڵێک ڕێگا پاکردنەوە خۆی دەم پارتیش ئەم داواکاریە کردەوە. ڕێگا پاکردنەوەکە خۆی بریتە لەوەی کە کۆمەڵێک زیندانی سیاسیان کۆمەڵێک ئجرعات هەیە لە تورکیا بەڕێواچی ئەمانە لەوەکو سەرەتایەک لابەرن بۆ ئەوی بتوانن هەردوو لە بزانن کە دەوڵەتی تورکیا بەڕاستیش ئەمجارە بۆ ئاشتی جددیە یانیش هەر ئێوەی کات بەسەربەرێ یانیش ئەوەی زۆرینەی پەرلەمانیەک بەدەست بێنێ بۆ گۆڕینی دەستور و جارێکی تر بوونی بەسەر کۆماری ڕەجەب تەیب ئەردۆغان یاخود لە گۆڕینی دەستور نووسینەوەی تازەی دەستوردا سازشێک لەوەی بکە کە 4 مادە سەرەکیەکانی دەستوری تورکیا دەستکاری نەکردن کە خۆی لە پێناسەی دەستوری تورکیا کە لە یەکنەتەوە یەک ئاڵاو یەک سنوور یەک دەوڵەت ئەمە دەستکاری نەکرێت بۆ ئەوی بتوانێت زۆرینەیەکی پەرلەمان ئەم کورسیانێکە لەم پارتی و هەندێک لایانی تر هەنا بەم پرۆسەیە بە کارێکی بەم شێوەیە بێنێ یانیشەوە ئەوەی کە دەوڵەت باخچەلیە لێ من بەوردی گوێ لە هەر جاری سێمە بانگەوازی ئەکا بۆ ئەوەی کە عەبدولبەرز عەبدوڵڵا ئۆجەڵان بێتە پەرلەمان و بڵێ من پارتیەکەم ئیلغا کردەوە، بەڵام بەرامبەر بەچی یانی تۆ چه زمانێکە دەی کورد هەتا ئێستا لە پرۆسی سیاسی تورکیا هیچ کات گرنتی نەبوو. بەر لە هەر شتێک پیلانە، بەڵام کورد سروشتی وایە ئەگەر هەر کەسێک قسەیەکی خێر بکە ئەو 1000 جار کردوێتی، بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر ئیخوانێک و شۆڤێنیزمێکی نەوەی گورگە بۆرەکان داوای ئاشتی بکەن بە دڵنیاییەوە کارە سات ڕۆدا، چونکە ئەوانە بە درێژایی 100 ساڵ خەریکی توانەوەی گەلێکن کە لەسەر خاکی خۆیانن. ئێستا چۆن دوای 100 ساڵ زمان قەدەغە بکەیت تۆ داوای ئاشتی بکەیت بڵێ ئەبێ حیزبێک هەڵبۆشێتەوە. ئەگەر نیەتی ئاشتی هەیە زۆر ڕوون ئاشکرایە لە دەستور زمانی کوردی با کراوە بێ لەگەڵ زمانی تورکی، لە دەستور بە دەستور ئەم وڵاتە بکە بەهی دوونەتەوەی سەرەکی، بە دەستور زیندانیەکان ئازادکە، بە یاسا بە دەستور ئەم قەیومانە هەڵوەشێنەوە، ئەو کاتە داوای ئاشتی. جومانە غەلای و تەبێژی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی ئێران لەبارەی وەڵامدانەوەی تانەکانی سەر هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم ڕایگەیان. کۆمسیۆن وەڵامی ئەو 41 تانەیەی دایەوە کە لەسەر ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان کە ڕۆژی
20 مانگیدا ئەنجامدرا تۆمارکرا بوو. تیشی بە پێی یاسای کۆمسیۆن دوای وەڵامدانەوەی تانەکان لەلایەن کۆمسیۆنەوە دواتر دەستەی دادوەری هەڵبژاردن تانەکان لە ماوەی 10 ڕۆژی کارکردندا یەکلا دەکاتەوە و دواتریش ئەنجومەنی کۆمیساران ئەنجامی کۆتایی هەڵبژاردن پەسەند دەکات. هاوکات ڕۆژی 30 مانگ کۆمسیۆن ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستانی بڵاو کردەوە و دواتریش لە ماوەی 3 ڕۆژدا 41 تانە لەسەر ئەنجامەکان تۆمار کرا و ئەمڕۆژ وەڵامی تانەکان درایەوە و جامەژەیە ڕۆژی 20 مانگیدا هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. ڕژێمی ئێران سزای لاسێدارەدانی بەسەر وریشا مورادی چالاکوانی سیاسی و ئەندامی کۆمەڵی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار سەپاند. کۆمەڵێک لا چالاکوانانی مافی ژنان لا کوردستان لەو بارەیەوە ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و سزای لاسێدارەدانی وریشا مورادیان شەرمەزار کرد. ئەم ژنە تێکۆشەرانە ڕایانگەیاندووە هیچ ڕێگەیەکمان نییە جگە لا پێکەوە تێکۆشان دەبێت با چالاکیای یەکگرتوەکان بە هەموو شێوەیەک بەسەر دۆخی ئێستادا زاڵ بین و ژینگەیەکی سەلامەت و گونجاو بۆ خۆمان و دروست بکەین. چالاکوانانی مافی ژنان لە ڕاگەیاندراوەکەدا داوایان لە هەموو ڕێکخراو و دام و دەستگاکانی مافی مرۆڤ و بە تایبەت لێژنەی دۆزینەوەی ڕاستیەکانی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان کردووە کە دژی سزای لاسێدارەدانی کۆماری ئیسلامی بوەستن و بە توندی شەرمەزاری بکەن. فەتاحیان لەلایەن ڕژێمی ئێرانەوە بەهۆی ئەندامبوونی لا پارتی ژیانی ئازادی کوردستان تێدەپەڕێت. ئەحسان فەتاحیان کوڕی عیزەتوڵڵا لە دایکبووی ساڵی 1982 لە شاری کرماشان بوو لە تەمەنی گەنجیدا لە ڕێگەی هونەر و سینەماوە دەیەوێت گەلەکەی هوشیار بکاتەوە. ئەحسان فەتاحیان چەند ڕۆژێک پێش لە سێدارەدانی نامەیەکی ئاراستەی ڕایگشتی کرد و باس لەو ڕۆژە ڕەشانەی کرد کە جەلادەکانی ڕژیمی ئێران پێیان نیشانداوە و ئەو نەهامەتیە دەگێڕێتەوە و دەڵێت هیچ کات لا مردن نەترساوم تەنانەت ئێستاش کە زۆر لێم نزیک بووتەوە و لا پەنای خۆم هەستی پێ دەکەم و بۆنی دەکەم و دەیناسم. مردن ناسراوێکی کۆنی خاکو و نەتەوەمە. ئەحسان فەتاحیان دوای ئەوەی لە 20 ئابی 2008 لا شاری کامیاران لەلایەن هێزەکانی ئێرانەوە دەست بەسەر کرابوو بە تۆمەتی ئەندامبوون لا پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک لە کاتێکدا دادگای ئینقلابی ئێران با بیانووی دوژمنایەتی لەگەڵ ئاین و دژایەتیکردنی ڕژێم سزای 10 ساڵ زیندانی بەسەردا سەپاند. دادگای باڵای ئێران سزاکەی بۆ لە سێدارەدان گۆڕی. فەتاحیان دژی سزای لە سێدارەدان بۆ ماوەی چەند ڕۆژێک مانی لا خواردن گرت و هەروەها زیندانیانی سیاسی لا زیندانەکانی سنە ئێڤین و ڕەجای شەر بۆ پشتیوانی لە فەتاحیان مانیان لا خواردن کرد. لەو سەروبەندەدا ڕێکخراوە ناحوکمیەکان و کەسانی سربەخۆ لە چوارپارچەی کوردستان و ئوروپا بەیاننامەیەکیان بۆ ڕاگرتنی لا سێدارەدانی فەتاحیان بڵاو کردەوە و چەند جارێک ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و هیومەن ڕایتس وۆچ و ڕێکخراوەکانی تری مافپەروەر داوای ڕاگرتنی لا سێدارەدانی فەتاحیان کرد. هەروەها لادژی لە سێدارەدانی ئەحسان فەتاحیان زیاتر لە 10,000 کەس بەشداریان لا هەڵمەتی واژۆکردندا کرد بەڵام ئەو کارانە هیچ ئەنجامێکی نەبوون و بەو پێی سزای لا سێدارەدان بە ئەحسان فەتاحیان بە هۆکاری سیاسی دراوە. ڕژێمی ئێران بەرەبایانی 11 تشرینی دووەمی ساڵی 2009 ئەحسان فەتاحیان زیندانی کوردی لە تەمەنی 28 ساڵیدا لە زیندانی سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لە سێدارەدا. عقلەتی فاشیست کار لەسەر سڕینەوە و لە ناوبردننی دەستکەوتەکانی گەلی کورد دەکات. لە باکوور و ڕۆژاوا سیاسەتی تواندنەوە و تەسلیمبوونی گەل جێبەجێ دەکات. گەلیش بە ئێرادەی بەرخۆدان و ڕادەستنەبوون سیاسەتی خۆسەپێنی فاشیزم تێک دەشکێنێت. بەڕێزان هاوکارانمان دۆسیەکان لەم بارەوە ئامادە کردووە بە گوێی لێبگرین بەم جۆرەش گەیشتنە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا. ئێرادەی گەل ئەقڵیەتی فاشزم تێک دەشکێنێت. عقڵیەتی فاشست کار لە سەر سڕینەوە و لە ناوبردنی دەستکەوتەکانی گەلی کوردەکات. لە باکوور و ڕۆژئاوا سیاسەتی تواننەوە و تەسلیمبوونی گەل
جێبەجێ دەکات. گەلیش بە ئیرادەی بەرخۆدان و ڕادەز نەبوون سیاسەتی خۆسەپێنی فاشزم تێک دەشکێنێت. دەوڵەتی داگیرکەری تورک هەر لە دوای دروستبوونی کۆمارەوە سیاسەتی سڕینەوە و تواننەوەی گەلی کورد پەیڕەو دەکات. هەموو ڕێگا و ڕێبازێکی بەکارهێناوە بۆ لەناوبردنی گەلی کورد کە لەسەر خاک و نیشتمانی خۆی بەرگری دەکات و لەو پێناوەشدا بە سەدان هەزار قوربانیدا و بەرخۆدانی هەڵبژاردووە. لە باکووری کوردستان سیاسەتی تواننەوە و سڕینەوە و لەناوبردنی شوناس و زمان و کەسایەتی گەلی کورد لە دوای دامەزراندنی کۆمارەوە دەستی پێکرد. سەرباز و جەندرمەکانی تورک بە ئەقڵیەتی فاشست کێبڕکی ئەوەیان بوو کە کامیان زۆرترین ڕۆڵەی کورد لەناو دەبات. زۆرێک لە سەرباز و فەرمانڕەوەکانی تورکی بێ هیچ بەهایەکی مرۆڤایەتی و ئەخلاقی وەک جەلادێک دەکەونە گیانی کوردان و گەنج و پیر و مناڵیان کۆمەڵکوژ دەکرد. تەنانەت بە قەمەی سەر تفەنگەکانیان منداڵی ساوایان لە سکی دایکیاندا بە زیندوی دەردەکرد. ئەقڵیەتی فاشست بە هاتنە سەردەسەڵاتی ئاکەپا دژایەتی گەلی کوردی تونتر کردەوە. بۆ سەپاندنی هەژمونی خۆی بەسەر ئیرادەی گەلدا قەیومی خۆسەپێنی لە شارەوانیەکانی باکووری کوردستاندانا. ئەویش لە سەرەتاکانی سەدەی 21 دەستی پێکرد و لە ساڵی 2016 بەدواوە چووە باری یاساییەوە بە مەبەستی تواننەوە و دژایەتی گەلی کورد زۆرترین قەیومی سەپاند. لە بەرامبەریشدا هەمیشە گەلی باکوور ڕێگەی ئاشتی هەڵبژارد. گەلی کورد لە باکووری کوردستان و تورکیا لە ژێرفکر و ڕامانی ڕێبەراپۆدا لە چوارچێوەی خەباتی گەلی شۆڕژگێڕی بانگەوازی بۆ ئاشتی کردە بنەمای کاری خەباتی سیاسی و پەیامیدا بە گوێی جیهاندا کە تەنها ئاشتی چارەسەری کێشەکان دەکات. بەڵام ئەقڵیەتی فاشست و قڕکەری ئاکەپە ماپە سوور بوو لەسەر شەڕانگێزی خۆی و بن پێخستنی پڕۆسەی دیموکراسی و دانانی قەیومی خۆسەپێن لەجێی ئەو سەرۆک شارەوانیانەی کە نوێنەری ڕاستەقینەی گەلن. بەڵام گەلی کورد شێوازێکی سیاسەتی نوێی هێنایە ناوچەکەوە کە لە جیهاندا کەمیوێنەیە. ئەویش داواکاری مافەکانی خۆیەتی با شێوەیەکی ئاشتیانە بۆ ئەمەش لەگەڵ هەر ڕووداوێک و دژایەتێکی دەسەڵاتدا کوچە و کۆڵانەکانی باکووری کوردستان و تورکیا پڕ دەبن لە کوردان بە گەنج و لاو و پیرەوە. دایکان پێشەنگایەتی بەرخۆدانی ئەو ئیرادەیە دەکەن و پێکڕا دەڵێن نەخێر و ئێشەگری بەرامبەر ئەقڵیەتی شەڕانگێز و خۆسەپێن ئەنجام بدەن تا بەدیهێنانی داواکاری و سەندنەوەی مافەزەوتکراوەکانیان. هەروەها لە کاتێکدا ڕۆژاوای کوردستان بە گیانبازی شەڕڤانانی ئازادی ئازاد کرا و لەژێر ڕامانی چارەسەریەکانی ڕێبەری گەلی کورد ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان خۆ بە ڕێوبەرێکی پێکەوە ژیانی گەلانیان دامەزراند. دەوڵەتی داگیرکەری تورک دژی وەستایەوە و هێرش و داگیرکاری ئەنجامدا و ئێستاشی لەسەر بێت بەردەوامی هەیە. دەوڵەتی تورک هەرکەزانی ناتوانێت هاوشێوەی دانانی قەیوم بە ڕێگەی سیاسی و جیاواز خۆی بسەپێنێت بەسەر ئیرادەی گەلی ڕۆژئاوادا. بۆیە بەجارێک 72 فڕۆکەی جەنگی ناردە ئاسمانی عەفرین وێڕای بەرگری و بەرخۆدانی 50 ڕۆژەی عەفرین دەوڵەتی تورک داگیری کرد. بە ئێستاشەوە دەوڵەتی تورک چاوی بە سەرکەوتنەکانی گەلی ڕۆژاوای کوردستاندا هەڵنایەت و لە دوای دەرفەتێک دەگەڕێت داگیرکاری زیاتر ئەنجام بدات. هەرچەندە دەوڵەتی داگیرکەری تورک لە هێرشەکانیدا ئامانجی ئاوارەبوونی هاوڵاتیان و داگیرکردنی خاک و تاڵانکردنی سەر و ماڵیانە. بەڵام گەلانی ڕۆژاوای کوردستان مانەوە و ڕادەز نەبوون و بەرخۆدانیان هەڵبژاردووە و بەو ئیرادە پۆڵاینەوە پیلانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک تێک دەشکێنن. لە دوای هێرشی چەتەکانی داعش لە ساڵی 2014ەوە بێبەرگری هێشتنەوەی گەلی ئێزیدی لەلایەن پەدەکەوە پاشان ئازادکردنی شەنگا لەلایەن گەریلا و شەڕڤانی ئازادیەوە. ئێزیدیەکان خۆیان بەڕێخستن کردو لە وێرجارێکی تر فکر و ڕامانی ڕێبەراپۆ بووە فریادڕەس و لە دوای 74 فەرمان شەنگال و ئێزیدیەکان بوونە خاوەن ئیرادەی پۆڵاین و بەرگری ڕەوایان هەڵبژارد. هەرچەندە لە ماوەی ئەم 10 ساڵەدا زۆرترین پیلان لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورک و پەدەکە و حکوومەتی عێراق لە دژیان بەڕێوە چووە. بەڵام جارێکی تر ئیرادەی بەرخۆدان و ڕادەز نەبوون تەواوی ئەو پیلانەیان تێکشکاند و گەلی شنگال بە تەواوی پێکاتەکانیەوە لەسەر پێ وەک قەڵایەکی پۆڵاین مایەوە و ئەقڵیەتی فاشست و خۆسەپێنی تێکشکاند. ئێستا کە بارودۆخی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان لە دۆخی ئاڵۆزی و شەڕ و کاولکاری و داگیرکاریدایە باشترین چارەسەر بۆ گەلانی بندەست چارەسەریەکانی ڕێبەراپۆیە تا لە ڕێوە وەک باکوور و ڕۆژئاوا و شەنگال بە ئیرادەی پۆڵاینەوە دژ بە ئەقڵیەتی فاشست و داگیرکەر بوەستنەوە و پیلانەکان تێک بشکێنن.